برای خۆبەخشنەوە میێرەبان ستڵتان لێوێ زیان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە لە پیشەسازی یاخود سناعەکەی خەلیفانم ئەو پیشەسازی کە زیاتر لە 5 ساڵە بە ناوی نوێژەنکردنەوە تێک چووە و ڕێگەوبانەکانی بە تەواوەتی تێک چووە قەرارە بۆیان چاکن بەڵام تا ئێستا چاک نەکراوە ئەمڕۆ لە ناحیەی خەلیفانە بم باسێکی ئەم شەقامەتان بۆ بکەم و باسێکی خزمەتگوزاری ئەو ناحیەیە کە بزانین تا چەند ئەو ناحیەیە خزمەت کراوە بزان هاوڵاتیان و کاسبکارانی ئێرە تا چەند ڕازین لە خزمەتگوزاریەکانی پیشەسازیەکە و سناعەکەیە لەگەڵمان. کابراسایەکی مۆدی بەرزی وەیە دی نایبێت ناو سناعی مەسوول سناعەکەمان جارەکانی خراپن هەتا دەگات ناو سناعی لە باتی بێچاکی کە خراپتر دەبێت ئاویناش لەبەر دەبتۆزی وەڵای زۆر خراپە ئێستا باشە کرد بارانێکی بەخۆت بێ بەخور بهێ ئەو زادێت پێت ناکرێت لێ بپەڕێ دەبێتە ڕووبار سارە مۆدیمێ 150 نایەتە ناو سناعی خەلیفان هەمووی دەستە دەرێ مالی مۆتاگەی سەلی کۆڵان 8 تاس قۆرتی لێ هەمووی چانەکرایە هیچ هەرزانە لە چاو شارەکانی تر ناحیەکانی تر ئەنگوو بەخۆ لێرە ئیژەکەی دەستحەقتان هەرزانە چتان هەرزانە لێرە ئەنگۆ بخدا لو كان بعم اجتماع بعم يعني شاتخي خليفان بعم اشهر زانا دو هەرزانە یعنی ئەنگۆ بەخۆتان دەست قەناعەتتان زوو دێ لەبەرچش لێرە هەرزانە بقول لك انا شدي قناعته قناعتي مروف يعني قناعتي بشر يعني كمش بي شارسي خليفان يعني قناعتي زوره تيجاكي ليلة تو فانتسيما شكار بوا باخذها اشكار بعم ضعيفه يعني بعم اشكار ضعيفه بس شتي قناعتي يعني خدي مروفك اياه گوزاریەکانتان لێرە چۆنە کارەبا ڕێگەوبانتان بەخوای کارەبایەکە باشە واقع خۆشە يعني کارەبا باشە ئەو باشە بەس تەنیا يعني ڕێگەیەکەیە ڕێگە سناعی بەعام هەموو تێک چووە هەم خراپە سیری لەنگۆ کردێ و ڕێ خراپەیە يعني لە بازاڕی خەڵک کەمتر بێتە سناعی لەبەر ڕێ ئەدی ئەرێ وەڵا ئەمەستە نمونە لە فەرزە دەمنا ئەتو ماشێنێکی باش يعني سایەکی باش تێ خاوینە نمونە خەسل کرد لە ڕێ خەس يعني لە دەرەوەی شاری خەسل کردیە دەتوێ بێڕوونەکەی بگۆڕی لبر يعني لبر بيسبروسينا ناس نعي يعني اتو اقا مشترين بي اتو ناكل لبر يعني زادك بيسا لو زستاني زياتر خرابتر دبي يعني زادك اري والله يعني عايزتهم قرى هاوينا توزو استناش قرى يعني لهرد ولا قرب بس اري والله لا حق قرى مسريوا هم قرى وعد يام بيدانا لو تان ساكن يعني هيك وعدك زوجات نسخت هو رن ساكن نزكي هشسر بقرعه نزكي دسر بي هو رن ساكن كان جي نازان هو الله يعلم هو عايد رب العالمين دبي انا جديا ندرب بكبير زاد له مسافه انا يعني تسيلك كاسب كار عندك اري والله تحسيني كرديا ضلين لخليفاني ايشوكار هرزانه يعني لا تاو شاركاني تر لبرسي لخليفاني هرزانه الشت خوي خەلیفان خەڵکێکی عشاری لێ هەم خزم کەسیەک دیە خەڵکێک دیێ ناسیتن خەڵکێکی بە قەناعەتە یعنی قەناعەتی بەشتێکی کەم دێتن دێتە دەرێ سبەینان لە خۆی هێواران دەگەڕێتەوە خوا ڕزقە چار دەدات و قەناعەتی پێ هەیە ئیشوکار بەعام زەعیفە هەندێکە لە غەریفانێ لە عامی هەموو جێکان زەعیفە ئەو دۆلارێت ئەسیر لە ئیشی گۆش کردێ بەرێ پێش هەندیشە زەعیف بوویان دۆلار زۆر کاریگەری بەخوای لەبەرەوەی کە مەعاش نینە و مەسەلەن ئەو دۆلارەش تاسیری خۆی هەر هەیە ئەشیاکە گران بۆ لە بازاڕی زاد و بان و ڕێگەوبانتان چۆنە لە خەلیفان بەخوای وەکو پێویست نییە سناعەکەمان خراپە يعني طبعا زادەمان خراپە کابراسایەکی مۆدی بەرزی وەیە دیری نایبێت ناو سناعی مەسوول سناعەکەمان زادەکانی خراپن هەتا دەگات ناو سناعی لە باتی بێچاکی بکە خراپتر دەبێت هەر سیارێک بێ بە توندی لێرە تون کرێتەوە تا دەگاتەوە لە شەلە بێتەوە بەخوای زایچە قشتەکە قسەکرد نەکەرەوە دەکرێت جاری وانە مەسەلەن بەرام زادەکەمان خراپە بەرێ تو گوت هۆکارش کەشێ و هۆکارە چییە بەتاکید هۆکاری کەشێ ئێستا بۆ نمونە ناوچە خەلیفان بە شوێنێکی بچووکە کرێی دوکانەکانی تاڕادەیەکی زۆر کەمترە لە شوێنەکانی تر ئەمەش ئەبێتە هۆکاری کاریگەری ئەوەی کە کابرا شتێکی کەم بێتە سەر کاڵاکانی ئەمەش دەوری خۆی بینی ڕێگەڵبانەکان ئەگەر بێت و چاکتر کرێ کاسبی کاسبکاران لێرە باشترە بێت بەتاکی ڕێگاوبانەکان زۆر کاریگەری هەیە تۆ ئێستا ئەگەر سیارێکی هەر مۆدیل بەرجێکی ئێستا نایەتە ناوسنا لەبەرچ لەبەرەوەی ڕێگاکەی بکەڵنا تا لە سناعە دەرەچی ڕەنگە خۆی لێ بێتەوە گەورەی ڕێگەوبانی زۆرە ینی چەند کۆڵان دەبێت بەتاکی ڕێگایشی سەرەکیشی لەسەرە هەتا پێوەستە بە پارێزگای سولەیمانیەوە و قەزای سۆرانشەوە چکە ڕابتە پێکەوە
و هەروەها کۆمەڵە ماڵێکی لەسەرەوە هاوا چەند گوندێکی تریشی پێیوەستە بەڵام ئەگەر ئەو چایەسانەکرێ و بازاری ئێرەش نابێ و هەروها بەرزبوونەوەی نرخی دۆلاریش کاریگەریش هەر زۆر سەری کردا ئیشوکار بەگشتی چۆن ئێستا زۆر خراپە یعنی لەو پەڕی خراپە یان ئێستاەوە کۆمەڵەکە سێچنەوە هەمویان وەستا و دوکانداری ئەشیای خۆی هەیە بەڵام دانیشت لەبەرچی لە بەرەوەی بازار پارێن لە بازار نەماوە هۆکارن کە یعنی ئەو بازاڕی کەس کردویان بە ئیشی ڕاگرت و هۆکارەکان چی و چین بە دیاری کراوی بەخوای بە دیاریکراوی زۆرن بەڵام ناژمێردنێت بڵێ وڵی 1-2-3 موچە دۆلارە خرێگاوبانە خزمەتگوزاریە زۆر شت پێیوەستن پێکەوە وەڵامی تۆ پێ ناکرێت پەنجە بخێ سەریەکەیان بە دیاریکراوی ویان کردێت کە کارەکە ڕابوەستێت بەو دیاریکراوی لەگەڵ دۆلاریان پێش دۆلاری شەروا بووە وەڵی هەمووی پێیوەستە بەیەکەوە پێیوەستە بە تاکی وەستایشی کووە ئەتۆ لەگەڵ ئیش و کار چۆنی هی وەزعەکە باش نییە ناوەڵە ئەوەیان زستانان لە بڵ قوڕ و لیترا و ئەوانات ڕێگەوبانەکانتان کە خراپ دەبێ ئیش و کاریش کستر دەبێ وەڵا ڕاستە ئێرە کازستانان یعنی یەک ڕووبار ئاو بێرێدادێ کاکە سیارە لی دەرناچی کابرا چۆن دێتە سناعی بەزستانە هیچ خزمەت گوزاریەک نییە ئیش و کار چۆنە بەگشتی وەڵای خەلاپە ئارە وەڵا ئەم دوایانە خراپ بوویان هەر وەڵای خراپە هەر پێشتریش خراپی ئەتو ئێستاوە لێرە سیارەی غەسل دەکەی بچێوە سەرە و شەقامەی بچێ و سەرە و شەقامەی و سیارە پیس نابتەوە والله پیس بروسا سنعەکەمان زۆر خراپە دادە شتان خراپە ئەرێ والله زۆریش تقریبا ئەم ڕۆژێ بێ سیارەی غەسل دەکەی تا لە سناکە دەردەچێەوە سیارەکە پیس ئەرێ دەبێت والله پیس دەبی سنعەکەمان یعنی هەر جێگایەوە نیە یعنی بێنەوە یعنی خەڵکیش نایە سنعەکە زۆر خراپە داوا لە حکومەت یاریمیشان دەکەینەوە چارەسەرکە والله ئەمن بخۆم چا ساراتی مێروکان سنعەکەوێت جات نزام پێشەم چەنەوە بنزام والله ستانان خراپتری ژەبی ینی خەڵک دانەها کەلچی نییە ینی بێ بشێناو نەک خراپتر هە کەلچی نییە کەلی ئەدی هاوینە هاویناش لەبەر تەب دۆزی وڵی زۆر خراپە زادەکەتان هەمووی قوڕاگەر وێنەگرەکەش دوی سوڕێنی ساو سیارەی دەشوی بەس بم بڵێ هەتا چێن دەرێ سیارەکەت خاوێن دەبی خوای ئەجا شوێنێ بەتەمای خوای وڵی لێرە بڕۆ پیسەبی بەس وڵی داواکارینێ لۆن چارەسەرکەن لۆقیرکەن یعنی لە مێژە نێسکەی 4 سال 5 ساڵی هەیە کەس نایێت چا بکە داوان حکومەت یاریمیکردنی لۆن چارەسەرکە بەگشتی خەلیفان تا چەند خزمەت کرایە ئای خزمەتی نییە زۆر بێ یعنی کۆرانی ماری ئێمە هەمووی قوڕا هەمووی خراپبووە هیچ چیرۆ نەکرا هیچ چیز خزمەت گوزاریەوە زەعیفە ئارێ وڵا زۆرش خەلیفان ناحەیەکی قدیمە ینی ناحەیەکە و گوند و شتیشی زۆر بەسەوەیە تاسەن خەلیفان خزمەت کرایە وەڵاهی خەلیفان بێساحیبە زۆر بێساحیبە لە ڕووی گەشتیاریەوەش شوێنەشی زۆر باشت بۆ گەشتیاری و هیچ احتیمان سەرەکیشە ینی لە نێوان دیانە و سۆران بۆ هەولێر بۆ زۆر منتیقەیە و ناوچەیە کە گوندێکی یەکجار زۆر لەو ناوچانە هەنا بەڵندشی زۆری لە سێ و برین هیچ خزمەت گوزاریەکی دۆ نەکرێ باشە با من هەندێک پرسیارە لێ بکەم لەسەر خزمەت گوزاری خەستەخانەی خەلیفانێ کووە تا چەموکو پێویستە لە ئاستی هاوڵاتیاندایە لۆ برین سەرێشە و زگێشە زۆر باشە بەس لۆ دوێ لە ئەو دوێ زۆر باشە حاڵەتێکی تەواری دەبێ نەشتەرگەریەکی بەپەلە دەبێ هیچ بەخوای ئەگەر یعنی ئینتیسان احتیمامێکی باشی هەبی نایبیستە خەستەخانەی و یەکسەر ڕەوانەی سۆرانی دەکەین یەکسەر لە سۆرە یەکسەر سۆران باشە پێم بڵێن لە ڕووی پارک و شوێنی گەشتیاری چۆنە ناوچەیە بە پێوەی کە ڕوواریشی لێیە ئەنی کە حەق وایە لە ڕووی گەشتیاری و گرنگجی پێ بدرێت بابرین ئەو سال بڕێک باش بووە لە گەشتیاری کردی تایبەت کردویان تایبەت نا حکومەت نەیکردووە هەموو کردی تایبەتە ڕێگەوبانەکانی چۆنە ڕێگەوبانی نییە هەر کەسە بە خۆی چای دەکات ئێستا ئەوە ئەمە لە نێو سناعی خەلیفانی نێنەوە ڕێگەوبانە تا چنێکە وایەنی کە دەبینی هەمووی کۆسپ و قوڕ و لیترا و ئەو جاد هەیە بابرین پێشی داعش بهێ لە ساڵی 2014 دەستی لەسەر هەرگیر هەیە هەتا ئێستا هیچ کەسیش ناتێکە برین بۆتان سا دەکەین و یان
على اساس دەرێن مانجی چارچا دەکەین ئەوش بەس گۆگوتنە ینی ئەوە کە کردداری لەگەربی هیچیش نکراوە مانچستەر نزیکە دوومان مایلۆ مانچستەرەوە بۆ حاڵیتی نا هیچ نەکرایە و ئێستا باشە کرد بارانێکی بە قەوت بهێ بەخور بهێ ئەو زادێت پێت ناکە لێ بپەڕێ دەبێتە ڕووبار لە کاتێکەوە ئیشی زۆرێک لە خەڵکی لەسەری شێنی سنی کاس بکات هەموو سناعی خەلیفان لێرەیە ڕێگەوبانی ئەوەیە ڕێسەرێکی شە پێما بێت لۆ منتیقەی ئالانەی ئالانەی لە منتیقەی ئالانە بەڵێ ڕێسەرێکی داواکاری چێوە بە هاوڵاتێکی خەلیفان ئەنی چیتان پێویستە والله بەس زادەکەمان لۆ قیر بکرێ ئەوەی دیکە هەمویان لۆ خۆیان بەس زادەکەمان لۆ قیر بکەن ئەوەی دی هەمووی لۆ خۆیان ئێستا کە ئیش و کار چۆنە بەگشتی والله باشە و باش نییە و نەوەستایە لەگەڵ دۆرار و ئەوانە کاریگەری لەنگۆژ نەکردێ زۆر بەرێ والله ئارەوەڵە تاسیری کردیا ئەرێن لە خەریفانێ ئیش و کار هەرزانە ینی وەستا دەسەقی هەرزانە ئیش بەعام هەرزانە لۆیانی ئیش لێرە هەرزانە وڵی خەڵکی فەقیر و هەژار زۆرە و ئێستا سەتا تقریبا 1970 هەموو خەڵکی دەرێ دێتە ناو خەلیفانی شەکە بەڵام چ زادە و ئەوانەی نییە زادەوانتان خراپ ناوەڵە خراپبارێ وەڵە چەندە بێ و زادەیە وایە مەخوای تقریبا لە 2013 و چاردەوەیە کەسی لەسەر ئیش و کاری گۆ کردێ و زادەیە ئارێ وەڵە زۆر ئەگەر بێت و باشتر بێ خەڵک دێ حتمەن خەڵەکە بۆ لێرە بسێتەین لە خەلیفان بستەش بۆ نە سۆران لە بۆی کە زادەوانی خۆشترا ئێستا سارە مۆدیلمێ 150 نایەتە ناو سناعی خەلیفان هەموو دەستە دەرێ ئەوەی مەزبور نەبی نایەتە ناوێران ناو سناعی ئێستا ماوەیەکی تر ئینشاءالله تەوان کە باران و شت بەبارێ سناکەتان خراپتر دەبێ ئیشتان زیاتر ڕادەوەستێ ئارە وەڵە زۆر هاوینان تۆز و زستانان قوڕ و بەس وعدیاندایە چاپکەن ئینشاءالله مانجی سێ وعد قایم سۆران هاتووە ئارە وەڵە وعدی داوتی تولۆتان چا دەکەم بەس مانجی سێ ئێستا تقریبان چمان نەمایلەوە مانجی سێ دەبێت ئامادەکاری کرابێ هیچیان کردووە دەستیان پێ کردووە خی تەختی تووشیان کردو هەمویان پیواوە نازە ئارە وەڵە نازانم داخوا دەشکەنیان زۆر جار وان گۆتێ دەکەین بەس دیار نییە ئەو جارە شیوایەکتانەیە ئیشاءالله بەتەمای خۆ کەسبکارانی ئێرە ئەنی زیاتر دەبێ و دەبێتە بژانەوەیەک بۆ بازاڕێکی وەکوای فەقیرە هەفتا فەرقی دەکات بەێ بەبرۆی سیارە مۆدی نوێەکان هەرچی سیارەی مۆدی نوێگەر ناچار نەبێ نایەتە ناو سناعە هەموو ڕووی لە شاری سۆران لاولێر لەبەر ڕێگەبانە خراپەکەی بەرێڕێوەڵە تقریبان چەند کاسبکار لێرە ئیژەکە ینی نزیکەی چەند دەبێت بخۆی زۆرە بێ ژێوی 100 خێزان 150 خێزان لەسەر و سناعی دەبێت زیاتریش ئەگەر تەنها ئەو ڕێگەوبانەیە تۆزێک خزمەت بکرێ ینی ئیشوکاریەوە فەرق دەکا لەگەڵ دنیاییەوە خەلیفان لەو خزمەت گوزاری چۆنە بەگشتی تا چەند خزمەت زۆر کەمە خزمەت گوزاری زۆر کەم هەندێکی زۆری لەسەرە ناحیەکی دێرینە بێجگار زۆری دەستەیە بۆ ناشال لە خەلیفانی خزمەت گوزاریەکی نییە گەنجەکان هەمووی بێکار و کاسبی هیچ ئیشکارێک نییە لە کۆڵانەکان چۆنە کۆڵانەکانی ماڵەکان ئەوانی شخیرتاوکراوە بخۆی من لە کۆلانی بەس کۆلانی خۆ دەزانم ئیشم بە کۆلانی خەڵکی نییە هەر لە ماڵی مەتا ئەگەی سەلی کۆلان هەشنۆدە تاس قۆرتی تێدای هەمووی چانەکرایە هیچ تۆ گەنجێکی خەلیفان داواکاری چییە خۆی داواکاری مەوێ ئەو جادە و ڕێگە و بانانەمان بۆ چاکەن و گەنجەکان ماچیتر بێ ئیشدانانیشی هیچترمان نایە گەنجانی خەلیفان وەکو شارەکانی تر ڕویان لە دەرەوە کردیا خودنا بە دنیاییەوە هەمووی هەر گەنجێک لێرە کار و کاسبی دەستنەکەی ڕۆدەچتە هەولێر بەرێ ئەو لێر ئەگەر نالۆ ئەوروپا ئەوروپا بێعیساب گەنجی ڕۆیشتۆ لە ئەوروپا بەرێ لێرە ڕۆیشتۆ بە ئەوروپا لە بەهۆی بێکاری و بێکاری و بێیشە و بێعیساب گەنج ڕووی لەولێر چاک نەکرێ خەڵک زیاتر دەڕوە بەخوای پێ دەچێت بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بە شێک بوو لە ڕاوسەرنجی کاسبکارانی نێو پیشەسازیان سناعی ناحیەی خەلیفان کە بەشێکی زۆریان ناڕازین لەو ڕێگەوبانەی کە هەیەیانە و دەڵێن زیاتر لە 6 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان وادی پێداوین کە ڕێگەوبانێکی شایستەمان بۆ چاکە بەڵام ئێستا چاکیان نەکردووە من دەستمە لای ناوبڕەیەکی کورد دێمەوە خزمەتێوە عزیز و خۆشەویست و بەردەوامتەبی
وڵای زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمەت ئێوە عزیز و خۆشەویست من هە لە نێو پیشەسازەکەی خەلیفان بەردەوامە بم لەسەر خزمەت گوزاری ئێستاش لەگەڵ گەنجێکم پێم بڵێ خەلیفان تا چەند خزمەت کراوە وڵی بەپێی پێویست خزمەت نەکراوە وەک دیارە لە سیما شارەکەش دیارەکە ئەو ساڵانێک کە زادەی سناعە بە تایبەت لەم شێوێ هەر بەم شێوێ و هیچ خەمخۆرێکی نبوو وڵی نزیک وڵی پێشتر هەر چاک نەکرابوو یعنی هەر پێشتریش هەر بەو شێوەی بووە بەس ماوەیەک دەستکاریان کرد و دوای ئەوە نزیک 5 ساڵێک دەبی هەر ئەو عنی هیچ کات وعدیان پێداون کە چاکیکەنیان باشتریکەن وعد هەر ئەدرێ لە کاتی پێویست ئەوەیە کاتی هەڵبژاردنەوە وەکو ڕاشانی سەرنجی جەماوەریان کۆکردنەوەی دەنگ وعد هەر ئەدرێ بەس نەگەیاندراوەتە زێ باشەوە لە وەرزی زستانە خراپترە بێ و شەقامەیە و کاریگەری بەس ئیش و کاری کاسبکارانی ئێرە دەبێت بێگومان خراپتر دەبێ و کاریگەری شیە بێ خۆی سناعات شوێنێکە بۆ چاکردنەوەی سیارە یاخود ئیشی حەدادی سایق کە دێتە ئەو ڕێی تەماشە دەکا ڕەنگە هەر سیارەی نێنیتە ژوورێ نێنیتە ناو سناعی دەی سیارە لەو ڕێی خراتر ئەبی نەک چاک بیتەوە ینی تەبعاً کاریگەری خراپیە بی و پێم بڵێ وەزعی گەنجان لە خەلیفان چۆنە تا چەند ئیش و کاریان هەیە هەم ئێستا وەزع خراپە نەک بڵێ لە خەلیفان هەر لە هەموو کوردستان خراپە و گەنجیش ینی هەر نەک لێرە لە هەموو جێ گەنج هەلی کاری کەمە ینی کار بێ ئیشە خەلیفانی شوەکار شوێنێکی تر گەنجی زۆر بێ ئیشی تێدایە و بەژیانی ڕۆژانە سەرقاڵ ینی هەر خەلیفان پێم بڵێ گەنجیە و شارەش گەنجێ و ناحیەش ڕویان لە ئەوروپا و دەرەوەی وڵات کردووە بەڵێ بێگومان وەکە شوێنێکی کوردستان گەنجی ئێرەش زۆر ڕۆیشتون پێم وابێ هیچ لە هیچ شوێنێک لە هیچ ناحیەک وەک ناحی خەلیفان گەنجی لێ نەڕۆیشتوو بە زۆر کۆچیان کردووە بەڵێ بەڵێ بێگومان کار چ بووە کە کۆچی کردیە لێرە هەرەوەی تر ینی لە بارودۆخی ئێرە ڕازی نییە لە بارودۆخی کوردستان ڕازی نییە ئێوێ یەچێتە دەرەوە بە خیاڵی ئەوەی کە لێوێ ئیشی دەستکەوێ یا ژیانێکی خۆشتریان تاوتوی بابەتێککەین ئەم خەلیفانە کەوتۆتە شوێنێکی استراتیژی ڕووباری هەیە ئەنی زۆربەی پێداویستیەکانی ناحیەیەکی خۆشی پڕخزمەت گوزاری هەیە بۆ نمونە کەوتۆتە سەر شەقامێکی سەرەکی بەڵام بۆچی خزمەت ناکرێت چی هۆکارە لە خزمەت نەکردنی نازانم ینی بڵێ چی هۆکارە هەر دیارە چی هۆکارە عندك شتێ وازعە نەک ئەوەی قسەی لەسەر بکەن بێگومانەوە لە ئەستۆی حکوومەتە کە خزمەتی ئەم شارە بکەن نەک من و تۆی هاوڵاتی نەک حیزبێک کە بێ خزمەتی شارێ بکە ئەو لە ئەستۆی حکوومەتە کاریتان چێوەکو گەنجانی وڵای داواکاری مەوێ وەک هەر شوێنێک خزمەت گوزاری بۆ ێرەشداوین بکرێت و ئاوڕێک لە گەنجاری گشت کوردستان بدرێتەوە نەک تەنها خەلیفان یاخود ناوچەیەک ئاوڕێک لە گشت گەنجانی کوردستان بدرێتەوە هەلی کاریان بۆ دابین بکرێت لەم نەهامەتی ئێستا ڕزگار بکرێت. هیچ کات وعد و عودیان داوە کەم ڕێگاوبانەی چاکەن بەخوا هەموو ساڵی دێن شارەوانی دێ هەموو دێ ساڵێت ناشکەن لە 2007 وەمە لێرەینە هەتا ئێستا هیچ بەس یان کارەبای هەیە و ئاویشی هەیە بەس ئاوەکەش گەلک باش نییە چلۆ ناکرا ئەمەوە چەند سارە لێرانەینە دەنا قوڕی مردین ئەچین بە پارە چاقلیەکردین چینین بە پێ دەرکەورەکەنیرۆ ئەتا ترم بێ لە گاتۆچ مەسئول کار بەدەست بی یان ناسراوی بۆیان قیر کرایە بۆیان سەب کرایە بە سەوانی فەقیر و ژادەکان هەمووی ئیمال کرایە ڕێگەبانی خەلیفانی ئەو شەقامی ناوسناعی چەندێک ئەوها قوڕوو لیتراوە وەڵا 2 ساڵ دەبێت بەس 2 ساڵ 2 ساڵ ئەوە سێم ساڵاس ینی 2015 بوو 2015 ئێستا دەکات چەند ساڵ 6 ساڵ دەکات 6 ساڵ بەڵێ 6 ساڵ باشە پێم بڵێ 6 ساڵە هیچ کات وعد و عودیان داوە کەم ڕێگاوبانەی چاکەن بەخوا هەموو ساڵی دێن
شارەوانی دێ هەموو دێ سارە ناشکن ناوەڵە باشەوە تا چەند کاریگەری لەسەر ئیش و کاری کاسبکارانی ئێرە کردووە بەخوای نەکە سوکاڵان ئێستا بڕۆ سەرەوە کە ماڵێمە بڕۆ تەسویڕێکا مندار هەموو دەناوخڕێدانە هەموو قڕولی تاوە ساڵی 2021 کەشان ناحەیەک بەخوای بەحساب ئێستا پارەی بۆ دەرچووە دەیکەن ئەو ساڵە بەهارێ قەرارە بیکەن ئیشاءڵڵا هیچ شتێکیان کردووە یانی وەکو دەستپێک و سەرەتا هیچ نەکراوە بەس هاتوونە ماندی ساتوونە زەرعیان کردووە بەس لەسەرەوە ئەگەر مەزرا لێ نەدرێ نەزەعەت ناینی ئەو زادە ئاوەشی زۆر لەسەر قیڕەکەی دێتە خوارێ خەلیفان تا چەند خزمەت کراوە بەخوای نەکراوە باشە با من چەپسیانی لێ بکەڵێ ڕێگۆبانی خەلیفان چۆنە بەخوای بە هەم خراپە کۆڵانەکانی چۆنە باش و خراپە خزمەت گوزاری لە نەخۆشخانەکان چۆنە باشە حیبینێ قوتابخانەتان چۆنە باشە بابەتی کۆتاییمەوە بێ هەلی کار و پارک و شوێنی گشتی بۆ گەنجان خراپە ئەوەی خراپە ئارێوە شوێنێکی گشتی دابین کراوە بۆ گەنجان نا هیچ نییە ئەو شتانەی نییە گەنجان لێرە تا چەند بێکارن بەخوای 150 بێکارە زۆر بەشی خاوەن شادن خەڵکی خەلیفان خەڵکێکی خوێندەوارە بەڵێ ئۆستاژان دەرێن لە خەلیفانێ ئیشوکار هەرزانە لۆچی لێرە هەرزانە وای لەبەرەوە هەرزانە دەسەقی هەرزانە و خەرک ڕووی لە غەریفانی کردو و ئەوێ مەسەلەکە هیچ کە لە گۆڕستاکان دەسەقتان هەرزانە زۆر شەرزانە قەناعەت لێرە زیاترە یعنی هۆکارچیەکە لێرە هەرزانە قەناعەتیان زیاترە و جێک فیتر هەیە ئەمینە کاکە فیتریان دەگزیان ڕێز میلۆن فیتەرەکان بەس دیارە ئەمینە و دەسەقیان هەرزانە و ئیشەکەیان ڕێک و پێکەوەی مەسەلەکە هیچ کە لە گۆڕێن خەلیفان ئەمی جر ڕێگە و بانەکە یەگەر بێت و چاک بکرێ تا چەند خەڵک زیاتر خەرک ڕووی تێکە بەتاکیت بە قورئان خەرک دێ بەس ئەرێ وەڵا ئەرێوەڵا چاکرێ زۆر باشترە ئینشاڵڵا چاکە وعدیان دایە بە تەمانە ئینشاڵڵا سەلامەت بیسپاسەکەم باشی کار چۆنە وەڵا خراپە باش نییە لە کەنجیەوە خراپ بووە بزەوت وەڵاهی شکاورێ گوتی لە شەڕی داعشوە تا ئێستا وەزعلە پڕشە پڕێیە ناوەڵە ئەو بێمەعاشێشە خەراتنی کردیان بێمەعاشی دۆلار گرام بوو قەیران لە دوو قەیرە هەمووی شکاورێ گوتی تێک بەزرایەوە ئیشەکە پێکەوە کامل هەمووی ئیشەی وەستایە کامل پێکەوەیە یعنی ئەوی بەرێ خەلیفان هاتمە ناو سناعەکەی سناعەکی پڕ لە تاسە و تۆسندی ئەو چەندێکە و سناعەوەی هەیە ڕێگەوبانیێرەوە هەیە لە 2007 وەمە لێرەینە هەتا ئێستا هیچ بەس یان کارەبای هەیە و ئاویشی هەیە بەس ئاوەکەش گەلک باش نییە هیچی لۆ نەکراوە سناعە بەخوای ناوەڵە تقریبان ئەوی کرا شام و ساحب دوکانەکان بەخۆ کردیتیان بۆ تا چەند کاریگەری بەس ئیش و کار و کاسبکاران هەم بۆ لەم ناوچەیە والله بنسبة إشي عدادي تشيشين أبو بس بنسبة إشي في ترى أوان برك تشيشين لوان لبس سيارة كم تردين الناس ناعي أنا بروان خليفان تاسن خدمة كراية غير ميجبوخ والله لروي عندك شتي خدمة كراية بس عندك شتي شماع بنسبة روي زادة وكوران وشتي وانا بغاشنيا يستان بخدمة جزاري شقام والرقوبان هيا بري أدي لروي نخوشخانة مكتب والله لروي مكتبش باشين لروي نخوشخانش شکاوری گوتی وستا خەریکە بنکەیشکەن و دروستەکەنە گەنا ئیدیکە نەخۆشخانەکە و گویان دەشارانی هەر نەقل بیلۆ شاری گەورە بەس ئیشی نەقلکردن بی نانا لەوەندێ باشە ئیشکاری خەڵکی بەڕێکە خەڵک گەنجان لێرە تا چەند بێکار و ئیشکاریان لێرە چۆن وەڵاهی بەنسبەت ئیشکار بێیشە زۆربەی یعنی لە خەلیفان هەمووی دەویستە دەرێت و ئیشکردنی بەس شەوی لە نووسێ دێتەوە خەلیفانی دەنگۆ باسکووە وەڵا لەخوای بەزیادی لەگە ساردیەکویە ساڵ ساردی قورئان هیچ کە ساریە و بەس وڵا بارانیشی ئەوێ بەزاتا خوای گەورە لە نێری ما بەمە سەکرێت نیێژە بارانت کردی و ساڵیاننا ناوەڵە بەتەمانی بکەیت وەڵای ێژەمە خۆم بەتەنێ ناکەم مەلانێ هەیە دەبی مەلاو پێشکەوی وەنیا کردێت تا ئێستا ئینشاڵڵا بارانی ژەباری ئیشاڵڵا باران تاخیر بۆ نییە ئیشاڵڵا ئەرێ وەڵا ئەرێ وەڵا برا هەمووجا ئەو مانای ئەمە مەڕن هەبوو بزنن هەبوو تاتین و لە بەفرێ بەخوای لە مانجی یازدە ئەمن عویانم هینایتۆ بەفر لەسەر چلووی بە چلوویشی ئێستا وەڵا ئێستا لە دەرێن ئێستا ئەرێ وەڵا هەندەکە لە دەرێنە بەس ما هیچ کەتی و چی هاوینێ برا چنیە بخۆن ناوەڵا خەرچە خەریفانێ بەخۆت بە خودای گوندەکە لێرە ئەرێنێ زۆڵمێرک بە ئەسل ئێندن بەس ما کەسی غەریفانە لێریە
ئەو قەومە پێم برێ خەلیفان تا چەند خزمەت کرایە خزمەت لە ڕووی ڕێگەوبانەوە با قورآن چند لۆ نەکرا ئەمەوە چەند سارە لێرانەینە دەنا قوڕی مردین ئەچین بە پارە چاقل یەکرین چینین بە پێشدر کەورەکەن لۆ ئەتا تڕم بێ لە گاستوت ڕێگەوبانی گوندەکەتان خراپە بەخوای ئەمە ناچین و گوندم مارم لێریە مارت لێرێ بەرێ ئەو سناعەت چەندە یانی ڕێگەوبانیە بۆ شێوەیە مامە بە قورآن سێتا خەتیانێ لەلا هەیە سەب کردینەوە ئیدی کەشە ڕۆیشتم لێگەڕ هەموو سارەیەش وعدی دەدەن دەرێن چاکەینا وعدانە بەساناییە بەس کردنا کردنی دەگەت والله زادە ناپۆ قسەی بۆ کەم و بێ وەزی خەلیفانی بەگشتی کووە والله باشە باش بە ئیشا بە ئیش بە قورآن قسمەکی ئیشێ و نیتی و پارە نییە و وەزعی پیران کووەجێ هەیە بچم پیران لێ کۆ بنەوەیان نا بە خودای ما کۆبن چەکەن لە بەبێ پارەیان لە باتیشە لە وەتیدانی بەچەکەن ئەرێ بە خودای ئەجا بەخۆ خۆ بە خۆوارن بە خودای کابرا هەیە نیتی پاکەتەکی بکری نێتی دەستەکەی کەچی لۆ مندارە بێرە دوژنیان هەیەیان نا والله ئەرێ وڵا گەڕەکات دوژنیان ئاتی بە خۆ چەند دەکەێت وەلا نیو ئەوە پێنج سارە پیرەژنم لەسەر پشتێکەتە خەرجێرە زۆر دوژنیە بەخۆی نا وەلا کەم نەوێرن نا ناوەلا ئیشوکارەکەی تو ڕسق فرۆشتنە پێم وایە دەچیتە زۆرێک لە کۆڵانەکانی خەلیفان کۆڵان و شەقامەکانی خەلیفان چۆنە وڵای کۆڵان و شەقامەکان بەڕاستی باش نییە ناوەڵە زۆربەی قیرتاوە یان زۆربەی خۆڵ و خاشە زۆربەی خۆڵە زۆربەی خۆڵ ئەرێوەڵە قیرتاوی کەمە 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 زێکی بزانین تۆزێک کەسەکی ئەوەی لێبی ئیبرین کەسەکی مەسئول بیکار بەدەست بی یان ناسراوی بۆیان قیر کرایە بۆیان سەب کرایە بە سەوانی فەقیر و ژارەکان هەمووی ئیمال کرەیە خەلیفان تا چەند خزمەت کرایە لە ڕووی خزمەت وەخوا هەندە خزمەتی کرایە پیا حقەتی بری هەندێک یعنی بابەت یانیان شتە کیلۆ شتە کیلۆ کرایە بەس وەکو پێویست نییە برێ وەکو پێویست ڕۆژانە بەهۆیەوەی شوکارەکەت بەقاڵیە لەگەڵ خێزانەکان تێکەڵەبی لەگەڵ ماڵەکان تێکەڵەبی وەزع ژیانی گوزەران لێرە چۆنە وەڵی وەزی لێن باش نییە وەڵا یعنی زۆر زار ئافرەت دەهەیە یعنی پارێک کیلۆ تەماتەکی پێ نییە تێگەی ئەنی زۆر زار هاتێ پارەی پێ نەبووە لەوانەیە لێ شمەر نەگری جار بەجار ینی بێ ئیشێ خەڵکەکە زۆر تەنەزولا ینی زۆر خەڵکەکە ینی دەرەجە یەک گەنجانی ئێرە ئیشوکاریان چۆنە ینی بۆ هەلی کار بۆ گەنجان لە چ ئاستێکدایە وڵی گەنجانی ئێرە هیچ ئیشوکاری نییە شەوانە دێنە دەرێ و یان کافتریە یان ئەوی دێ و یان ئەوی ناسە کافتریایی گەنجانی ڕویان لە دەرەوەی وڵات کردیا گەنجانیان ڕووی لە دەرەوەی وڵات زۆربەیە ئەرێوەڵە ئێسەگەر ڕێگا ببیتەوە خەڵک هەر نامینێ ئەگەر ڕێگا هەبی ئەسەگەت و لە ڕێگای هەر بمری و لێرانی هەر بمری لێرە شەر مردنە خۆ لێرەش مردنە لێرە ئێ مردن لەبەر ئەوەی هەیە ئەتو هیچ ژیانت نیە هیچ خزمەت گوزاریت نییە هیچ پێداویستیت نییە تێگەی ئەنی ما داواکارین ئەوێ برین خەڵکەکە یعنی زیاتر ئێستا زیاتر ژیانی لەسەر معاشە هیچ ئیشیدی نەمایە کاسبی نەمایە خەڵکەکە برین ئیش و کار نەمایە بە کوردستان بە خۆسای کاشی بوو مازم لە هینا ئیش نەبوو مەتری کاشی بە 2000 نەکرد داواکاری نەوێ ینی وەزعەکە چاک بکەن و باش بکەن و خەڵکەکە معاشەکان سەر ڕاست ئەوە بکەن باشتر بکەن بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە خەم و ناسۆریەکانی هاوڵاتیان یاخود کاسبکارانی ناحیەی خەلیفان و بە تایبەت پیشەسازی خەلیفان کە ماوەی خۆیان دڵێن لە 2013ەوە تاوەکو ئێستاکە بەدەست خراپی ڕێگاوبانی شوێنی کاسبەکەیان دەناڵێنن دیارە لە ماوەی ڕابردوو بە تایبەتیش لە کاتی هەڵبژارنەکان چەندین جار لایەنی پەیوەندیدار هاتووە وعد و پەیمانی پێداون کە ئەم ساڵ کۆتا ساڵ دەبێت و تر ئەم شەقامانە چاکەکرێ بەڵام ئەوە چەند کابینەیەکیش بەڕێ بکەن نەکتەنها چەند پەرلەمانتارێک بەڵام تاوەکو ئێستاکە ئەم شەقامەیە هەروەکو خۆی ماوەتەوە ئەرە کاسبکارانی ناحیەی خەلیفان دەڵێن ئەگەر بێت و شەقامەیە چاک بکرێ کاریگەریکی زۆر باشی بەسەر کار و کاسبی ئەوانەوە دەبێت دووبارە حکوومەت وعد و پەیمانی پێداون کە لەم مانگانە بۆیان چاک بکە
بەڵام تا ئەو کوێستاکە ئێستا ئەو مانگی یەک کۆتایی مانگی یەکە بەڵام دەبینن هیچ کەسێکی لێ نییە بۆی کە خزمەتی بکە و بۆی کە ئەستان چاکیشی بکە لە کاتێکە قەرارە لە بەهاری ئەم ساڵ و سەرەتای بەهاری ئەم ساڵ بە تەواوەتیەم ڕێگا چاک بکرێت. ئەوی بینیتان و بیستان ئەڵخێمزاری بەرنامەی پەیامی تۆ بوو لە ناحیەی خەلیفان تا ئەڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بێ و عزیز و خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.